پەرلەمان دەسەڵاتێکی داوەتە حکوومەت کە ئێستا بەشێک لە پەرلەمانتارەکانی بەدەنگ هێناوە. ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ناوهۆڵی پەرلەمان یاسا دەردەکەن و لە دەرەوەش دژایەتی دەکەن. لە سادەترین پێناسەدا بۆ یاسا دەبێت هەمووان ملکەتی جێبەجێکردنی بن، بەڵام لە هەرێمی کوردستان یەکەم کەس کە دژی جێبەجێکردنی دەوەسێتەوە خودی ئەو دەسەڵاتەیە کە یاساکەی دەرکردووە. لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا گەڕێکی هەواڵی گەرم و ناڕەزایی توند لەلایەن بەشێک لە پەرلەمانتاران و چالاکان و چاودێران و بەشێک لە میدیاکانەوە بەڕێوەچوو. لەسەرەوەی حکوومەت لە سلێمانی و هەولێر نیازی فرۆشتنی چەند باڵەخانەیەکی حکومی هەیە، باڵەخانەی 8 قوتابخانە لە سلێمانی و باڵەخانەی پارێزگا لە هەولێر. ئەگەرچی هەرزوو لەلایەن بەرپرسانی باڵای هەردوو پارێزگاوە هەواڵەکە ڕەتکرانەوە و ڕاستی و هەواڵانە خراە ژێر پرسیارەوە و وەک موزایەدە و ڕاستکردنەوەی باری لاری یەکتر وەسف کرا. بەڵام ڕاستیەکەیە کە دەبێت هەمووان بیزانن بە پێی یاسایە کە لە پەرلەمانەوە پەسەند کراوە. حکوومەت توانای فرۆشتنی هەر مڵک و ماڵێکی هەیە کە بیەوێت بیفرۆشێت. پەسەندکردنی یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و دروستکردنی بربەست بۆ جێبەجێکردنی هەر لەلایەن خودی ئەندامانی پەرلەمانەوە تازەترین نمونەی دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە لە هەرێمی کوردستان. ڕۆژی 6 کانونی دووەمی ئەم ساڵ حکوومەتی هەرێم ڕۆژە یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی دەوڵەتی بۆ پەرلەمانی کوردستان نار. دوای پەسەندکردنی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ڕۆژی 15 ئازار سەرۆکی هەرێمی کوردستان یاساکەی واژۆ کرد. هەر ئەو کاتەی کە پرۆژە یاساکە لەلایەن حکوومەتەوە ڕاستی پەرلەمان کرا، ناڕەزایی یاساناسانی لێکەوتەوە. پێیانوا بوو یاساکە دەسەڵاتی ڕەهای داوە بە ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان بۆ فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت بەبێ چاودێریکردنی لەلایەن دەسەڵاتەکانی چاودێریەوە. ئەو کات یاساکە و ناوەڕۆکەکەی کاردانەوەی بەشێک لە پەرلەمانتاران و چاودێران و ڕۆژنامەنووسانی بەدواداهات. بەڵام کە بۆ یاسا ئیدی ناڕەزایی کاریگەریەکی ئەو تۆی نەماو. کوردستان کەوتە بەردەم ڕەحمی حکوومەت بۆ ئەوەی خۆی بڕیار بدات لە چۆنێتی مامەڵەکردن بە مڵک و ماڵەکەیەوە. بە پێی مادەی 34 یاساکە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لە کاتی پێویست بڕیار بدات بە فرۆشتنی مڵک و ماڵە گوازراوە و نەگوازراوەکانی دەوڵەت یان بەکرێدانیان بەدەر لەو ڕێکارانەی لە یاساکەدا دەقیان لەسەر کراوە. یاساکە بەبێ هیچ ڕێکار و ڕێوشوێنێک و خەمڵاندنی بڕ و نرخەکەی و خستنە ناو زیادکردنی ئاشکرا ئەو دەسەڵاتەی بە حکوومەت داوە. لە یاساکەدا ڕێگەدراوە بە وەزیری تایبەتمەند بەبێ زیادکردنی ئاشکرا بەکەمتر لە نرخی خۆی مڵک و ماڵی وەزارەتەکەی بفرۆشێت و بەکرێی بدات. ئەمەش بە بڕوای یاساناسان مەترسی جدیە و بەهانەی نییە و جیاکاری و دەواازەیە بۆ خراپ بەکارهێنانی دەسەڵات و بە هەدەردانی سامانی وڵات. ئەو هەنگاوانەی حکوومەت دەیگرێتە بەر بۆ فرۆشتن و بەکرێدانی مڵکەکانی دەوڵەت هیچ ڕۆڵێک بۆ ئەنجومەنی پارێزگان ناهێڵێتەوە کە بتوانێت چاودێری کارەکان بکات. یاساکە لە کاتێکدا لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا کە بەشێک لەلایەنە سیاسیەکانی هەرێم بانگەشەی لە مەرکەزی دارایی و ئیداریان دەکرد. بەڵام یاساکە بە نەفەسێکی تەواو مەرکەزی نووسراوە و هیچ ڕۆڵێکی سەرۆکی یەکە کارگێڕەکان واتە پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارەکان و قایمقام و بەڕێوبەری ناحیە تەنانەت بەڕێوبەری وەزارەتەکانیش دیاری نەکراوە بۆ ئەوەی ڕۆڵیان لە بەکرێدان و فرۆشتنی ئەو مڵکانی حکوومەت هەبێت کە لە چوارچێوەی یەکەی کارگێڕەکانیاندایە. لەگەڵ یەکەم هەنگاوی حکوومەتدا بۆ فرۆشتنی بەشێک لە مڵکەکانی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنگی ناڕەزاییان هەڵبڕی و بەکارێکی نایاسایی و هەڕاجکردنی مڵکی گشتی ناویان برد. ئێستا یاسایەکەیە و حکوومەتی سەرپشک کردووە لە بەکرێدان و فرۆشتنی مڵک و ماڵی دەوڵەت. پەرلەمانتاران لە بری ناڕەزایی دەتوانن لۆبی بکەن و هەوڵی هەموارکردنەوەی بدەن بە جۆرێک ئەو دەسەڵاتە ڕەهایە لای حکوومەت نەمێنێت و توانای سەربەخۆ فرۆشتنی مڵکی گشتی نەمێنێت بۆ ئەوەی چیدی پەرلەمان و یەکە ئیداری خۆجێیەکان ببنە بەشێک لە پرۆسەکە و ئەو گلەی و ناڕەزاییەی کە چاوەڕێ دەکرێت ئیدی دروست نەبێت.